فڵاتانە بێت دەستەی وەبەرهێنان لە ماوەی دەست بەکاربوونیەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا مانجی نیسانی ئەمساڵ 129 مۆڵەتی وەبەرهێنانی بۆ سێکتەرە جیاوازەکان بە سەرمایی زیاتر لە 7 میلیارد دۆلاری داوە. بێگومان منفعەتی کارابوونی دەستەی وەبەرهێنان زۆرە، بەڵام گرنگترینیان ڕەنگە فرەجۆرکردنی سەرچاوەکانی داهات بێت لەگەڵیشیدا دۆزینەوە و زیادبوونی ڕەخساندنی هەریکارە. مەبەستما ئەو بەرنامەی هەنگاوی نوێم تەرخان بکەم بە دەستەی وەبەرهێنان لە ڕێگەی داتا و ژمارە و بەدواداچنی ڕۆژنامەوانیەوە باس لە دەستەی وەبەرهێنان بکەین بۆ پەرەپێدان و پێشخستنی کردی پیشەسازی و کشت و کاڵ و گەشت و گوزار و با بڵێن سێکتەرەکانی دیکە. ئەمیش بە میوانداری بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆشی دەستەی وەبەرهێنان. کاک دکتۆر بەخێر بێن. زۆر سپاس، مەمنون. هەفتەی ڕابردوو لە میانەی پرۆگرامی هەنگاوی نوێم وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو میوان بوو. یەکێک لەو خاڵانەی کە تەرکیزی زیاترمان خستە سەری پرسی ساکردنەوەی گەنمی جوتیاران بوو لە ڕێک. ئەمەوێ سەرنجی تۆش لەوە بزانم لە کاتێکدا کە ئەم پرۆژێشی مشتەڕەکە لە نێوان ئێوە و وەزارەتی کشت و کاڵ. سەرەتا سوپاسە دەکەم کاکە بۆ ئەم بەرنامەیە. طبعاً پرۆژەی بە بازارکردنی گەرم پرۆژەیەکی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستانە. وەزارەتی کشت و کاڵ تەبەنی کردووە بە سوپاسەوە وەزیری کشت و کاڵ زۆر تەرکیز و تەکیدی لەسەر ئەم پرۆژەیە کردیتەوە. ئێمە دەستەی وەبەرهێنانیش هاوکارێکی باش بووینە بۆ ئەوەی بە زووترین کات مۆڵەتی وەبەرهێنان بەم پرۆژانە بدرێت کە سێ پرۆژەن لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی دۆک. طبعاً ئەو پرۆژەیە گرنگەکەی لەوەدایە کە هەم دعمێکە بۆ کەرتی کشت و کاڵ بە تایبەتی بۆ منتوجی گەنم کە منتوجێکی استراتیژیە لە هەرێمی کوردستان پێویستە داعم بکرێ. ئەو هەموو کێشەی کە لە ساڵان ڕابردوو جوتیارانی ئێمە لەگەڵ وەرگرتنەوەی پارەکانی لە حکوومەتی عێراق ئەمە بە سیاسی کرابێت، زۆربەی بە سیاسی کراوە و زەختێکی زۆر لەسەر خەڵکی ئێمە دروست دەکرا. ئەم بابەتە تقریبا تا حدێکی زۆر چارەسەر دەکرێت. دوو لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دەرفەتێکی یەکجار زۆری کارکردن لە هەرێمی کوردستان فراهم دەکات بە شێوەی ڕاستەوخۆ بە شێوەی نەڕاستەوخۆ. لە هەمووشی گرنگتر ئەو بەرهەمەی کە ئینتاژ دەکرێت لەوێ دروست دەکرێتن ڕۆژانە لە هەموو ماڵێکی هەرێمی کوردستان بەکاردێکە گەنمەوە ئیکە ئاردە و منتوجاتی ئاردیشە کەلەی دروست دەکرێتن جگەلەوەی معمەلی عەلەف و معمەلی دروستکردنی بنەتۆ و چەندین معاملی تر لەگەڵ دروست دەکرێتن. ساڵانە دەتوانم بڵێم ملیۆنەها دۆلار بە سەدان ملیۆن دۆلار بۆ سەروەت و سامانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە ناوخۆی خۆی کە لە ناوخۆی خۆیدا بازاڕی پێ دەکرێتن و ئیشی لەسەر دەکرێتن. پێشتر هەمووی بەساف دەچووە دەرەوەی هەرێمی کوردستان کە ئەمە طبعاً قازانجێکی لە هەولێر بینیمان پرۆژەکە بە خێرایی با بڵێن دەرئەنجامەکانمان بینی و لە سلێمانیش دەست پێکە. دهۆچ هیچ یەکێکە لەم شوێنانەی کە فۆکەستان خستۆتە سەری کە پرسی بە بازارکردن و ساکردنەوەی گەنمی جوتیارانش لە ڕێگەی کارگەیەکەوە لە دهۆکەوە ئەمە کەی دەچێتە واری جێبەجێ. ئەوەی دهۆک طبعاً تەوقیتەکەی لەسەر مەسەلەی پرۆتۆکۆلی ئەوە نەماینە کە بەردی بناغیدا بنرێ ئەگەر نە هەموو ڕێکارەکان تەواو بووینە ئینشاڵڵا دەست پێ دەکرێت لە ماوەیەکی زۆر نزیکدا ئەویش دەست پێ دەکرێت. ئەوەی سلێمانی طبعاً بەردی بناغیدانرا و جەنابی سەرۆک وەزیران ئامادەیی هەبوو و دواتر دەستیان بە ئیشکردن وعدیان داوە کە وەکو هەولێر بە پەلە ئیشەکانی تێدا بکرێت و بە زووترین وەخت خلاص بکرێتن. بەڵێ ئەمڕۆ بە دۆداچوونێکمان کرد پێش بەرنامە گوتیان دەستیان پێی کردووە خەریکن ئینشاءڵڵا بە سورعەتێک ئیشەکان بەتانوایە ئەم کێشەی گەنمە لە هەرێمی کوردستان پاش تەواوکردنی ئەم سێ کارگە گەورانە ئیتر کێشەی بەرووبوومی گەنمی جوتیاران ئەم گرفتێکە چەند ساڵە پێوە دەناڵێن بە کۆتا بێت. بە تەسەوری من بەشێکی زۆری چارەسەر دەکرێت چونکە قدرەی ئەستیعابی ئەم یا تاقی ئینتاجی تاقی تەسمیمی ئەم سێ پرۆژەیە لە وەرگرتن 500,000 تان لە ساڵێکدا وەردەگرێتن بۆ هەرسێکیان بۆ هەرسێکیان. بڵێ ئینتاجی هەرێمی کوردستان لەوە زیاترە بە تایبەتی ئەگەر تەحسینی بزۆر بکرێ و زەویزاری ئێمە زەویزارێکی زۆر گونجاوە بۆ چاندن و ئەگەر کەش و هەواش لەبار بێ یعنی وەکو ئەو ساڵ وشکە ساڵی نەبێ بێگومان یعنی ئێمە دەبی هێشتا پرۆژەکان تەتویر بکرێن تاکو ئەستیعابی هەموو ئەو بەرهەمە بکرێت و لە ناوخۆی هەرێمدا پرۆسەی فرۆشتن و تەسویق و تەصنیع بۆ بکرێتن. گرنگترین شتیش کە سەراحەتەن لەو پرۆژەیە کراون لەو پرۆژانە دەکرێت پرۆژەی تەصنیعی منتەجاتی گەنمە کە بێگومان دەبا لە ساڵیان ڕابردوودا هەرێمی کوردستان ئەمەی کردبووە و ئینشەڵڵا لە داهاتوو کە دەکرێتن قازانجێکی یەکجار زۆرە بۆ فرە چەشنکردنی داهات لە هەرێمی کوردستان بۆ باشترکردنی ئاسایشی خۆراکە لە هەرێمی کوردستان
کە هەمووی سەراحەتان دەبێتە قازانجێک بۆ خەڵک و بۆ حکوومەت جگەلەوەش ئەو شانازێک کە بۆ بەروبوومی خۆماڵی ئەو شناسێکە بەروبوومەکاڵی دەگریت شناسەکەی کوردیانی لە تەک ئەم شناسە هەمیشە پرسیارێکی تر هەیە ئەویش کوالێتیە یعنی تا چەند هەز دەکرێت یان دەزانرێت کە کوالێتی ئەو بەروبوومە لە ئاسکوالێتێکی جیهانی و ستاندارد و باڵێن سەحیدا هەڵتیدا بۆ بەڵێ ئەو کارگانەی کە دروست کراون ئەوەی کە لە هەولێر با بڵێن ئێستا خلاص بووین و دروست دەکرێن و لە 15 هەفت ئینشاءڵڵا دەکەونە بواری تەسنیع و جێبەجێکردن کوالەتی کارگەکان لە کوالەتی وڵاتانی ئەوروپی و دەوروبەری ئێمە کەمتر نییە بەڵکو باشتر و زیاترە و نوێترین تەکنۆلۆژیای لە تەسنیعی ئارت بوو نمونە بەکار دێتن و لە هەروەها لە معکرۆنی و لە منتەجاتی تریش کە ئەمە هەمووی و طبعا بێگومان پێویستیشە کوالتی کۆنتترۆل و دەستگەکانی تری حکوومەتیش ڕقابایکی باش لەسەردا بنێن بۆ ئەوەی کە بەرهەمێک دروست دەکرێت لە یەکەم ڕۆژی بەرهەمەوە حفاظ لەسەر کوالەتی خۆی بکە تا ئەخیر یعنی وەکو یەک بێ و لە کوالەتیش باش بێ و بەرهەمەکە یعنی لە ڕۆی منافسەی عالەمیش باش بێ چونکە ئەگەر کوالەتی بەرهەمەکە باش نەبێ بە دڵنیای خەڵک مەجبور دەبێ بەرهەمی ئارد لە دەرەوەی جارێکی تربێنی بەڵام ئەگەر کوالەتی باش بێ ئیدی خەڵک استیغنا دەکە لە منتەجێکی مستەورد بۆ با بڵێن بەرهەمێکی ناوخۆ ڕاستە باشە یەک لەو پرسیارانەی کە ڕەنگە پەیوەندی زۆر بە جەنابتەوە بێت پرسی ڕەخساندنی هەلیکارە بێگومان کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو دروشمانی لە کارنامەی خۆی هەڵی گرت و دەیەوێت بە شێوەیەکی ڕاستەخۆ کاری لەسەر بکات ڕەخساندنی هەلیکارە ئەم ڕۆژەیە وەکو یەکێک لەو نمونانە چەند دەتوانێت هەلیکار بڕخسێنێت بۆ خەڵکی ئەوانەی کە دەیانەوێت کار طبعا پرۆژەکانی و بەرهێنان هەمووی جگە لەوەی کە هەدەفێکی سەرماگوزاری تێدایە حکوومەت هەدەفە ئەساسەکەی ئەوەیە کە خەڵک بتوانانی لە کەرتی تایبەت ئیش بکات هەم لە ڕووی سەرماگوزاریەوە سەرماداران بتوانن پارەکانی لە هەرێمی کوردستان سەرماگوزاری پێ بکەن هەمیش خەڵک لەو پرۆژانە ئیش بکاتن طبعا لە ماوەی ڕابردوو لە ماوەی ئیشکردنی ئەو پرۆژانەی کە ئێمە مۆڵەتمان پێداوە یان پێش ئێمەش کە مۆڵەتیان پێدراوە حدودی 100,000 دەرفەتی کارکردن لە پرۆژەکانی و بەرهێنان لە تێکرای ئەو مۆڵەتانی کە داتن ئەو 129 کە باسمان کرد ئەوەی کە ئێمە دامانە سنووری 15,000 فرسەتی نوێی ئیشکردن لە هەرێمی کوردستان دروست بووە طبعا ئێمە هەوڵشمان داوە و شەرتێکیشە لەو لە کابینەی نوم کە دەست بەکار بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان شەرتێکی ئەساسی بووە کە لە یەکەم قۆناغی پێدانی مۆڵەت 175 ئەو کەسانەی کە لە کارگەکان یا لە پرۆژەکان ئیش دەکەن خەڵکی هەرێمی کوردستان بن سوود لە دەستی کاری هەرێمی کوردستان وەربگیرێت طبعا ئەمە تەحەدێکی باش جێبەجێ کراوە هەوڵیشمان داوە لەگەڵ هەندێک کۆمپانیا و لەگە هەندێک لە بەرهێنەران بتوانین هەندێک شوێنی پیشەیی وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە ڕەزامەندی داوە کە ئامادەی پیشەیی مۆڵەت بدا لە ئیجازە بدا و ئێمە مۆڵەتی و بەرهێنانم پێ بدەین بۆ دروستکردنی ئەو خەڵکانەی کە لە هەندێک بواردا لە هەرێمی کوردستان ئێستا نییە یانش کوالەتی ئەو خەڵکە کەمە پێ کوالەتی سەردەمیش بێت بێگومانە بێگومان ئێمە هەندێک پرۆژەمان هەیە بۆ نمونە لە هەرێمی کوردستان وڵاتمان پێدا خەریکن دەگەنە قۆناغی 100% جێبەجێکردن هەندێک جۆری لە خەبیر و خەڵکی فەنی پێویست بوو داواما لێکردن کە لە هەرێمی کوردستان فەنیەکان فراهەم بکەن گوتیان نییە دەبێت لە وڵاتانی ترەوە بێتن طبعا ئەمە دەبی چارەسەر بکرێت لەمە دووە بۆ هەر پرۆژەیەکی بەرهێنان کە وڵاتی پێ دەدرێت ئەگەر فەنیەکان لە هەرێمی کوردستان دەست نەکەون لە دەرەوە هاتن پێویستە لە پاڵ ئەوانە تەدریب بە خەڵکی هەرێمی کوردستانش بکرێت فەنیەکان بۆ پرۆژەکانی داهاتوو لەگەڵی دروست بکرێن بۆ ئەوەی لە داهاتوو سوود لە خەڵکی هەرێمی کوردستان وەربگرێت بەڵام خۆتان نەزانن پەیوەندی و بەرهێنان لەگەڵ زۆربەی زۆری سێکتەرەکانی تر پەیوەندیەکی هەمە هەنگیان بەتایبەت لە دروستکردی خەڵکی هونەری و تەکنیکی فەرموتان کە لەگەڵ وەزارەتی پەروەردە لە جموجۆڵن بۆ ئەوەی شوێنێکی موسسەیەکی دروستکردنی خەڵکی میهانی و پیشەیە دروستکرد لەگەڵ وەزارەتی خوێنی باڵاتی یعنی زیاتریش قسەکەم لەسەر ئەوەیە بە بازارکردن و دۆزینەوەی هەلیکار لە ڕێگەی پیشەیە بوون تا چەند فشارێکی ئێوێ بۆ وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێنی باڵا بۆ دروستکردنی کادری باش طبعا ئێمە ئەو گلەیە کە لە بۆ بەرهێنەرانی ئێمە دەکرێت لە بازاڕی کاری ئێمە ئەوەیە ئەو خەڵکانەی کە تەهیل دەکرێت یا دەردەچێن تەخەڕوجیان پێ دەکرێت بڵێن لە زانکۆیە لە کولیجەکان ئەوەیە کە ئەو توانە نییە مباشر بچنە سەر پرۆژەکان بە عملی ئیش بکەن پێویستیان بە تەدریب هەیە
طبعا ئەمە لە هەموو دنیا حاڵەتێکی زۆر تەبیعی و حاڵەتێکی ئاساییە دەکرێت ئەگەر خەریجێکی جامیعیان خەریجێکی معهدێک تەخەرجی کرد توانای ئەوەی نەبوو بچی لە ڕاستەخوو لە کارگەیەک ئیش بکات دەبی تدریب و تەهیلی بوو دروست بکرێت بۆیە ئێمە لە دەستیان بەرێ لەبەرەوەی نیە کە ئاسی زانستیان باش نیە لەبەرەوەیە کە ئەم پسپۆریەتی لەوێ ئیشی کردووە بۆ ئەو مەچێنە بۆ ئەو ماشێنە شتێک خەڵکێکی باش دروست دەکرێت بەڵام بۆ ئەو ماشینەیان بۆ ئەو بواری ئیشکردنە دەبی تەهیل بکرێت طبیعی ئەمە لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا باس کراوە لەگەڵ وەزارەتی کاروباری کومەڵاتی باس کراوە ئێمە ئێستا خەریکی مۆڵەتدانی بە هەندێک مەحەدی پیشەیی بۆ ئەوانەی کە لە هەندێک بواری تایبەتدا تەخەڕوج دەکەن دواتر توانای ئەویانە بچن لە کارگەکان ئیش بکەن بچن لەوێ دەورەیەکی پیشەیی ببینن دواتر تەهیلێکی باشیان بۆ دروست بکرێت بچن لەو بازارە شارەزاب بن طبعا ئەوەش نەکرێت تا ئەوە نەکرێ بێگومان پێویستیان بەگومانەوە بۆ کایەکانی تریش ڕاستیە ئەمەوێت لەسەر پرسی توێژینەوەی زانستیش و پەیوەندی لەگەڵەوە بەرهێنان قسە بکەین بەڵام هاوکاران ڕاپۆرتەیان ئامادە کردووە با پێکەوە ڕاپۆرتەکە بینین دواتر دەرفەتی پرسیاری زۆرمان هەرێمی کوردستان لە سەردەمی کابینەی نوێمدا ڕۆژانە هەنگاوی زیاتر بۆ پێشکەوتن دەنێ هەوڵەکانیش بەردەوامن تاوەکو هەرێمی کوردستان ببێتە خاوەنی ژێرخانێکی ئابووری بێز جێی شانازیە کە دەبینین هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ پرۆژەی استراتیجی دروست دەکات لەسەر ئاستی هەموو پارێزگاکان و لەسەر ئاستی هەموو کوردستانیشدا ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی کردی تایبەت وە خۆشحاڵم کە دەبینێ ئێمە تەنیا قسەمان نەکردووە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ بەرهەمی ئەم جۆرە بەڵێنانەش دەبینین. ئەموتانە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە کاتی کردنەوەی یەکێک لە گەورەترین کارگەکانی بەرهەمێنانی ئاسن وتی لە هەولێر کارگەکە کە لەسەر ڕۆبەری 252 دۆنم زەوی دروستکراوە تێچووی بنیادنانی 100 میلیۆن دلارە ساڵانە توانای بەرهەمێنانی 350,000 تۆن شیش و شێلمانی هەیە بە قەبارەی 10 ملیم و 42 ملیم نزیکەی 1000 کەس کاری تێدا دەکەن. کۆیە پرۆژانەی لە 28 حوتی 2009 تاوەکو 27 پێنجی 2021 لە هەر چوار پارێزگای هەولێر سلێمانی دۆک و هەڵەبجە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا پەسەندکراون بریتین لە 679 پرۆژە بەڵام ئەوەی کا گرنگە دابەش بوون بەسەر چەندین سێکتەری گرنگ و جۆراوجۆر بۆ نمونە 166 پرۆژە لە سێکتەری بازرگانی 50 پرۆژە لە سێکتەری تەندروستی 47 پرۆژە لە سێکتەری پەروەردە 163 پرۆژە لە سێکتەری پیشەسازی 20 پرۆژە لە سێکتەری خزمەتگوزاری 1 پرۆژە لە سێکتەری ڕۆشنبیری 100 پرۆژە لە سێکتەری گەشتیاری 4 پرۆژە لە سێکتەری گواستنەوە و گەیاندن 9 پرۆژە لە سێکتەری فێرکاری 4 پرۆژە لە سێکتەری کارەبا لە هەمان کاتدا 59 پرۆژەش لە سێکتەری کشتتوکاڵی ئەنجام دراون یان پەسەند کراون 33 پرۆژە لە سێکتەری نیشتەجێبوون 1 پرۆژە لە سێکتەری هونەری 22 پرۆژە لە سێکتەری وەرزشی بە سەرمایی 16 ملیار و 387 ملیۆن و 21,884 دلار. یەکێک لە هاوبەشانی بەڕێوەبردننی کارگەکە کە خەڵکی باکووری کوردستان و تورکیای دەڵێ ئارامی هەرێمی کوردستان و بەدەمەوە هاتنی بەرپرسان و دامەزراوە حکوومیەکان وای کردووە بەردەوام پرۆژەیان هەبێ و هانی سەرمایەدارانی دیکەش دەدەن کە بێنە هەرێمی کوردستان ئەوش لە کاتێکدایە بە پێی ئامارێکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا و لە 28 حوتی 2019 تا یەکی 4 2021 مۆڵەتی کارپێکرا و 119 مۆڵەت و مۆڵەتی هەڵوەشاوە 31 مۆڵەت بووە. بۆ پێشکەتنە کوردستان بۆ پێشکەتنە ملەتێمە سانۆی لازمە بە هەندێ ئەم هاتین لێرە ئەوە یەک یا دوێ حقیقەتەن دە لێرە زۆر ئەمینە هێدی ئەو کوردتمەی دنیایت بێژن ئەم ji بێنوێری ئیسtismarê بکەین ئەژ وان هەمیە دەعواتت کەم سەرمایەدارێت کورتی دەروە ku bên Kurdistanê sermaye xubînin lêre îstismarê bikin. هەر لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا کۆی ئەو پرۆژانە لە 28 حوتی 2019 تاوەکو یەکی 4 2021 بۆ هەر چوار پارێزگاکەی هەولێر و سلێمانی دووەک و هەڵەبجە پێشکەش بەدەستەوە بەرهێنان کراوە بریتین لە 656 پرۆژە بەم شێوەیە. پرۆژە پەسەندکراوەکان 620 پرۆژە، پرۆژە پەسەند نەکراوەکان 77 پرۆژە، پرۆژە بڕیار لەسەر نەدراوەکان 59 پرۆژە. بەرپرسان لە دەستەوە بەرهێنان دەڵێن زۆرترین پرۆژەی وەبەرهێنان لە پارێزگای سلێمانی ئەنجام دراوە.
بۆ ساڵی 2021 دەستەی وەبەرهێنان تەرکیزی سەرەکی لەسەر سێکتەری کشتتوکاڵیە کە تا ئێستا 59 پرۆژە پەسەند کراوە کە لە ڕێکارەکانی مۆڵەتان کە ئەمەش جێگەی دڵخۆشیەکە ئەکرێ ساڵی 2020 سێکتەری کشتتوکاڵیش و هەمان سێکتەری پێشسازی بەرەو پێش بڕات و گەشەیەکی زۆر بەخۆی ببینێت و کەرتی کشتتوکاڵ بژێتەوە لە ساڵی 2020 کە ئاماری کۆتایی ساڵ پارێزگای سلێمانی بۆ یەکەم جار لە ساڵی 2006 کە ئیسیسمار هەیە وەبەرهێنان هەیە لە وڵاتەیە پارێزگای سلێمانی بۆ یەکەم جار بوو بە یەکەم پارێزگای هەرێمی کوردستان کە زۆرترین مەشارعی ئیسیسماری بە بڕی مەشارعش و بە سەرمایەش تێدا کراوە. مۆڵەتە کارپێکراوەکان لە کابینەی نوێمدا کە دراون بە 190 پرۆژە بە سەرمایی 2 ملیار و 874 ملیۆن دۆلار بووە لەسەر ڕوبەری 6,011 دۆنم زەوی بە جۆرێک هەولێر 49 پرۆژە بە سەرمایی 1 ملیار و 275 ملیۆن دلار گەرمیان 4 پرۆژە بە سەرمایی 101 ملیۆن دلار ڕاپەڕین 3 پرۆژە بە سەرمایی 121 ملیۆن دلار هەڵەبجە 1 پرۆژە بە سەرمایی 7 ملیۆن دلار لە پارێزگای هەڵەبجە و بە دیاریکراوی لە گوندی دەڵەمەڕ دەچینە ئەو چێلگا ژەڵداریەی کە دەوترێ ئایندەیەکی گەشی هەیە بۆ ناوچەکە 72 ملیۆن دلاری تێچووە لێرە توانای لە خۆگرتنی 1200 بزنی شیردەر هەیە لە ئێستادا 400 بزنی شیردەری جۆری سانینی هۆڵندی تێدا بەخێو دەکرێت کە بەرهەمێکی زۆری شیرەمەنی هەیە و 25 هەلیکاریش لێرە ڕەخسێنراوە دەشتوانرێ هەر وەکو سەنتەرێکی فێرکاری بۆ قوتابیان و فێرخوازان لە بواری سامانی ئاژەڵ سوودی لێ ببینرێت. ئامانج لێی لە پرۆژەکەمان بەرهەمهێنە پەروەردەکردنی جۆرە بزنێکە کە زۆرترین ڕێژەی شیری هەبێت تاوەکو بتوانین کە باشترین جۆری شیر و باشترین جۆری شیرەمەنیەکان بخەینە بازارەوە. یەکێک لە ئیسفادە زۆر گرنگەکانەوەیە کە تەنها نزیکەی 1 لە سەرسێی توانای ئەو پرۆژەی دروستکردنی بەرهەمی شیرەمەنیەکان با بڵین پشت بەم کێڵگەیە بەسێ پشت بە شیری بەرهەمهاتووی ئەم کێڵگەیە بەسێ ئەو شیرەی تر کە پێویستمانە لە کێڵگەکانی ترەوە ئەیهێنین ئەمە شەبێتە هاندەرێکی زۆر باش بۆ تەواوی ئاژەڵدارەکان کە لەوانەیە بە نرخێکی یەکجار کەم بەرهەمەکانی خستبێتە بازاریان جاری وا هەیە بەوەی کە ئێمە ئاگاداری نازانن شیرەکەیان چی لێ بکەن. پرۆژە پەسەندکراوەکان لە کابینەی نوێمدا بە پێی شارەکان بریتین لە 679 پرۆژە هەولێر 245 سلێمانی 270 286 هەڵەبجە 12 گەرمیان 47 ڕاپەڕین 13. بەڵێ کاک دکتۆر یەکێک لەو شتانەی کە لەم راپۆرتە سەرنجی ڕاکێشام وەبەرهێنەری بیانی بوو ئەماژە بۆ دەکات کە لە هەرێمی کوردستان ئەمنیەت و ئاسایش فراهم کراوە بۆ توانین بە ئازادانە ینی بە بێترس باڵن لێرە کار بکەن. ئێوە پلانتان چییە بۆ ڕاکێشانی وەبەرهێنەری بیانی بێگومان هەندێک شت هەیە لە تاقی وەبەرهێنەری ناوخۆینیە پێویستی بە وەبەرهێنەری دەرەچی هەیە ئیشتان یان پلانتان چییە بۆ ڕاکێشانی ئەو وەبەرهێنەرانەی کە دەیانەوێت سەرمای باش بین هەرێمی کوردستان وەبەرهێنان. طبعا لە مدەی ڕابردوو ئێمە ئەو ئیشەی کە بەجددی لەسەر وەبەرهێنەری بیانی کراوە ئەوەیە کە ئێمە دوو سێکتەری ئەساسی بووە مناقشە و مفاوەزات و ینی معلوماتمان پێداوە لەسەر لەگەڵ چەندین شەریکاتی عالەمی لەسەر مەسەلەی ژێرخانی ئابووری کە گرنگە ئێمە سوود لەوان وەرگین لەبەر ئەوەی وەبەرهێنانی ناوخۆی خۆمان پێیان ناکردوو کەرتی کشتتوکار کە هەدەفی ئەساسی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەرتە هەم ئینعاش بکرێ بەرەو پێش ببردرێ پرۆژەی زۆر گەورەی تێدا دروست بکرێت دواتر بەرهەمەکەی لە وڵاتانی تر ساخ بکرێتەوە چونکە ئەوەی ڕەنگە لە قودرەی وەبەرهێنەری داخلی ئێمە نەبێ بتوانن ئەمیشە بە دروستی بکەن. طبعا لە مدەی ڕابردوو زۆر باش معلومات یا زانیاری بوو وەبەرهێنەرانی بیانی بە تایبەتی لە وڵاتانی نزیک لە ئێمە فراهم کراوە ئینشاءالله داهاتوودا بتوانین پرۆژەی گەورە و استراتیژی لە بواری کشتتوکاڵ لەلایەن هەندێک وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان ببینین کە هەم کاریگەری باش لەسەر داهاتی خەڵک لە هەرێمی کوردستان دروست دەکات و هەمیش بۆ مەسەلەی تەصدیر بۆ منتەجاتی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی کوردستان و دەرەوەی عێراق بۆ ناوچەکانی تری دەوروبەری ئێمە و بۆ وڵاتانی دوورتریش بڕواتن ئەمە طبعا ئیشی لەسەر کراوە بە ڕێنمایی و بە سەرپەرشتی ڕاستەوخۆ جەنابی سەرۆک وەزیران ئەم بابەتە دەکرێتن. دوو ئەوەی کە کراوە لە مەسەلەی ژێرخانی ئابووری دروستکردنی بەنداوی گەورە و ڕاکێشانی هێڵی شەمەندەفەر و دروستکردنی هێڵی گواسانە بێگومان لە قودراتی وەبەرهێنەری ناوخۆی ڕەنگە نەبێت ئەمە لە قودراتی وەبەرهێنەری ناوخۆیی ئەگەر ببێتنیش دەبێت
کۆمەڵک بۆ بەرهێنەر پێکەوە کوردستانیش تەسیق لەگەڵ دەرێ بکەن بۆ گومان تەکنیکی یان تەجروبە بۆ ئەزموون ئێمە ئەوەی کە ئێمە لە کوردستان کێشەمان هەیە مەسلەی تەمویلی داراییە ئەگەر ئێمە لە کوردستان سیستەمێکی بانکی باشمان هەباوە دعمێکی بانقی هەبا بۆ پرۆژەکان یا بەرهێنان ئێمە لەوانەیە ئەوەندە زۆر پێویستیمان بە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان نەدەبوو بەڵام ئێستا بۆ تەمویلکردنی هەموو پرۆژەکان پێویستیمە بە دعمی مالی هەیە کە بتوانن ئەو دعمە مالیە دابین بکرێت پێویستە لە ڕێگەی بنووکی نێودەوڵەتیەوە بێ یان لە ڕێگەیەوە بەرهێنانی بیانیەوە بێتن بۆیە ئەمە گرنگە و ئێمە بە تەوازی لەگەڵ چەندین سکتەری تر ئیش لەسەر دەکەین و لەگەڵ چەندین بە بەرهێنانیش باس کراوە تا ئێمە بتوانین دعمی مالی پشتیوانی دارایی بۆ سکتەرەکانی ئابووری لە هەرێمی کوردستان دابین بکەین پێویستە سیستەمێکی بانقیش لەگەڵ ئەو دابنرێتن بۆیە لەگەڵ ئەوە محافزات لەگەڵەوە بەرهێنانی بیانی کراوە لەگەڵ چەندی بنووکی عالەمیش قسە کراوە کە بتوانرێ بین لە هەرێمی کوردستان فڕۆیان بکەنەوە بۆ دعمی استثمار لە هەرێمی ڕاستە جەنابتان باسی سیستەمی بانقی دەکەن بێگومان هەموو ئەو سێکتەرانەی کە سێکتەری خزمەتگوزاری بەوانەیە کە یعنی کاری زانستیشەکان بێگومان پێویستیان بە توێژینەوە هەیە بۆەوەی بزانن کێشەکانیان لە چیا بربەستەکانیان لە چیا و لە کوێ فراغ و بۆشایی هەیە لەوێ کاری خۆیان بکەن بێگومان ئەوە بۆ دەستەوە بەرهێنانیش ڕاستە ئیشکردن لەسەر توێژینەوەی زانستی بۆ کاراکردنی ئەم شوێنانەی کە پێویستیان بە و بەرهێنان هەیە و خستنە ڕووی گرفتەکان و دەستنیشانکردن و دواتریش وەرگرتنەوەی دەرئەنجامەکان زۆر ئێمە طبعا لە ماوەی ڕابردوو ئێمە لە دەستەوە بەرهێنان فەرمانگەیەکمان هەیە فەرمانگەی لێکۆڵینەوە و زانیاریە طبعا ئەو فەرمانگەیە لە هەموو فەرمانگەکانی خوارەوەش بەشی هەیە و مدیریەتی هەیە بێگومان توێژینەوەکردن یەکێکە لە نقطە هەرە ئەساسیەکان کە پێویستە لە بەرهێنان بکرێتن بێگومان ئەگەر خۆشمان پێمان نەکرا زانکۆی لە هەرێمی کوردستان خەڵکی توێژەر هەیە زانکۆ هەیە دەکرێت سوودیان لێ وەرگیرێتن طبعا ئێمە لە ساڵی ڕابردوو لە 2020 دوو توێژینەوەی ناڵێم زۆر گەورە بەڵام دوو توێژینەوەی زۆر باش و متەواضعمان لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی پیشەسازی ئەنجام دە لەسەر هەردوو کەرتی پیشەسازی و لەگەڵ کەرتی کشتوکاڵش طبعا ئەمە ئەوەی کە لە ئەنجامی ئەم توێژینەوەنە دەرچوو سەراحەتەن هەندێک نقاتی زۆر گەورەی تێدایە ئەوەیە کە ئێمە زۆربەی هەرە زۆری منتەجات کە ئێمە استیلاکی دەکەین یان دەیخۆین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە بواری کشتوکاڵ ئێمە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە استیرادی دەکەین کە ئەمەش بەڕاستی کۆمەڵگەیەکە دەکاتە کۆمەڵگەیەکی مستهلک خاڵێکی لاوازی ئێمەیە کە پێویستە ئێمە لە قوناغی یەکەمدا بتوانین ئەوەی کە ئێمە ئەستیلاکی دەکەین بەلانیکەم ئێمە زۆربەی هەرە زۆری لە وڵات خۆمان ئینتاجی بکەین و دواتر بگەڕین ئێمە دەتوانین لە چ بوارێکدا باشتر ئینتاژ دەکەین تا بنێرینە دەرەوە بەجارێ ئەو منتەجاتانەی کە ئێمە ئەستیرادی دەکەین ڕاگرین لە ناوخۆ ئینتاجیکەین ئەو جا ئێمە بتوانین بیر لە ئێستا پەیوەندی نێوان ئینتاج و ئیستێلاک لە هەرێمی کوردستان زۆرەوانە کاتکارەوە بەرهێنارەکان ئەو کارانێک ئێستا دەکەن چەند نێزیشی دەکەنەوە ینی ئینتاج و ئیستێلاک چۆن بگاتە شوێنێک کە هاوسەنجەکە بێت ئێمە هەندێک بەرهەممان هەیە لە هەرێمی کوردستان کە ساڵانە داخلی هەرێمی کوردستان دەکرێت نزیکەی 9 میلیۆن تان ساڵانە ئیدخال کراوە ئینتاجی ئێمە سفر بووە لە هەرێمی کوردستان کە ئەمە و ئیشی لەسەر دەکەین بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی وەزارەتی معنی ئەم بابەتانە بکرێتە پرۆژە لە هەردوو پرۆژە ئێمە لە پرۆژە کشتوکاڵێکە 1972 پرۆژەی نوێ دەستنیشان کراوە لە پرۆژە پیشەسازیەکانیش 226 پرۆژەی نوێ دەستنیشان کراوە و خراوەتە ناو پلانی وەبەرهێنان و لە مدەی داهاتوو ئینشەڵا ڕێبەری وەبەرهێنان کە دەرچوو هەموو ئەمانە جیان کرایتەوە و دەواکاریشین لە وەبەرهێنانی خۆمان ئەوانەی کە ئیشی بازرگانی دەکەن کەرستە و کاڵە دەرەوە هەرێمی کوردستان دینە ناو هەرێمی کوردستان بین لەو کەرستە و کاڵایانەوە بەرهێنان بکەن لە ناو هەرێمی کوردستان ئینتاژ بکەن کە ئێمە لە هەرێمی کوردستان قدرەتمان هەیە زۆربەی هەرە زۆریان لە ناو خۆی خۆماندا بەرهەمیان بین و لە جیاتی ئەوەی ببینە وڵاتێکی مستهلک منتج و مستهلک لە هەماکات ببینە منتج استیلاکی خۆمان بکەین دواتر تەزدیریش بکەین بوو بەرەو ناوچەکانی تێری عێراق و بەرەو وڵاتانی دەوروبەریش کە سوودێکی دارای یەکجار زۆر بەهرە کاک دکتۆر لە سەرەتای دەست بەکاربووتانەوە تاوەکو مانجی 4 19 مۆڵەتی وەبەرهێناتانداوە تەمان ئێستا 129 مۆڵەتە بەڵام تاوەکو مانجی 4 دەڵێم ینی زیاتر لە مانجێک پێش ئێستا 119 پرۆژەتان مۆڵەت پێداوە بە سرمایە 2 ملیار و 874 میلیۆن دلار لە ئەگەر خۆتان زیاتر ئاماژەی پێ بکەن لە پیشەسازی لە پیشەسازی تەبان 38 پرۆژە مۆڵەتی پێدراوە لە هەموو هەرێمی کوردستان
بسرمایه ملیارک و 156 میلیون دلار طبعا پروژەکان زیاتر کارگەی گەورەن ئەوانەی کە خۆ داهاتوی هەرێمی کوردستان کاریگەری زۆر ئیجابی دروست دەکەن لە تەوفیرکردنی ئینتاج لە دەستەبەرکردنی دەستی کار ئەمانە هەمووی تەسیرێکی جار زۆر باشی دەبێت طبعا پرۆژەی نیشتەجێبوون 8 پرۆژە وڵاتی پێدراوە ئەمانن کە پێشتر لە مای ڕابردووم موافقاتیان هەبووە و لە سەردەمی ئێمە تەواو بووینە بەشێک لە پرۆژەکان کە ئێمە مۆڵەتمان پێداوان لە کابینەی نوێم لە نیشتەجێبوون یان ئەوەتە تەواو بووینە یانیش خەریکە تەواو دەبن الحەمدولیلا ئەو کێشانەی کە پێشتر لە پرۆژەکانی نیشتەجێبوون دروست دەبوون لە ماوەی ڕابردوو ئێمە ئەگەر سەرنج بدەین کاک دکتۆر لە پیشەسازی 38 پرۆژە هەبووە نیشتەجێبوون 8 پرۆژێ یعنی ئەکرێت بەسەرم بۆ نمونە ببینەران بڵێن کە ئێستا تەرکیزی ئێوە بۆ پیشەسازی زیاتر لە نیشتەجێبوون ئەمە تەرکیزمان زیاتر لە ئێستا لە حاڵی حاضردا لەسەر پیشەسازیە بڵێ لەسەر کشت و کاڵ لەسەر بواری گەشتیاری با بڵێن ئێمە هەموو توانەکانی خۆمان بۆ ئەو سێ سکتەرە بە پێی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان تا کشت و کاڵ چەند پرۆژەتان ئێمە کشت و کاڵ ئێستا زیادی کردووە لە هەتا مانجی چوار دەڵێن هەتا مانگی 4-6 پرۆژەی گەورەی کشت و کاڵی ئێمە مۆڵەتمان پێداوە دوای ئەوە چەند پرۆژەیەکی تر مۆڵەتی پێدراوە ئێستا لە کابینەی نوێمدا نسبەی پرۆژە کشت و کاڵەکان کە مۆڵەتیان وەرگرتووە بەپێی ئەو نسبەی کە ئێمە هەمانە 8% لە هەموو کابینەکانی ڕابردوو نسبەکە 1.5 لە سەدی هەموو پرۆژەکانی بران کشت و کاڵی بووینە ئێمە ئینشاءڵڵا هەوڵ دەدەین لە ماوەی داهاتوودا پرۆژە کشت و کاڵیەکان ژمارەیان مۆڵەتەکانیان بگاتە ژمارەی ئەو پرۆژە پیشەسازیانەی کە لە داهاتوو مۆڵەتی پێدەدرێت چونکە تەرکیزی ئێمە زیاتر لەسەر ئەو سکتەرانەی بێگومان کاتێک کە پرۆژەکانی کشت و کاڵ و پرۆژەکانی پیشەسازی ڕوو هەڵکشانەکەن ئەگەڕێەوە سەر ئەو خاڵی کە جناتان ئاماژەتان بۆی کرد کە بینە وڵاتێکی مونتێج ینی ئیسیلاچی خۆمان دەکەین ینی هاوسەنجێک ڕەنگە لە مستەقبەلیان ئاسۆکانی دەرکەون کە ئەو هاسەنجێ دروست بن ئێستا کشت و کاڵ 6 پرۆژە بۆ تاوەکوێکی چوار بۆ بازرگانی چی؟ طبعا لە پرۆژە بازرگانیەکان ئەوەی کە موافقەی لەسەر کراوە و مۆڵەتی پێدراوە 22 پرۆژەیە بە گوژمەی 208 میلیۆن دلار بووە طبعا پرۆژە بازرگانیەکان زیاتر بازار و مۆڵ و یعنی ئەوانەی کە لە بواری بازرگانیدا کار دەکەن پرۆژەی فێرکردن کە زیاتر پەیوەندن بە وەزارەتی پەروەردە 13 پرۆژە بووە طبعا ئێمە زیاتر تەشجیع دەکەین ئەو پرۆژانەی کە یان ئەوەتە براندێکی نێودەوڵەتی هەیە یانیش ئەوانەی کە موافقاتی وەزارەتی پەروەردان هەیە لەمە دوای لە پاڵ ئەو پرۆژانەی کە ئێمە تەرکیزی لەسەر دەکەین پەروەردە و فێرکردنیش یەکێک دەبێت بەپێی کە لە کارنامەش دەڵێت ئاماژەیەکی باش وەزیران چەند جار باسێکی زۆر پرۆژە گەشتیاریەکان 18 پرۆژە مۆڵەتی پێدراوە ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوودا پرۆژە گەشتیاریەکان زۆر ژمارەیان زیاتر دەبێت و ئەو گوژمەیە کە تێدا وەکو سەرمایە زۆر زیاتر دەبێت 170 میلیۆن دلار ئێستا زیاتری کردووە لەبەر ئەوەی پرۆژەی گەورەی گەشتیاری لە هەرێمی کوردستان وڵاتمان پێداوە کە ئەو ژمارەیە زۆر زیاتری کردووە ئینشاءڵڵا لە داهاتوو دەیبینن تەندروستی بە هەمان شێوە 8 پرۆژە بووە 7 میلیۆن دلار بووە طبعا ئێمە لە تەندروستی ئێستا نزیکەی 100 پرۆژەی تەندروستی کە بریتە لە نەخۆشخانەی پسپۆڕی لە هەرێمی کوردستان ئیشی لەسەر دەکرێت ئینشاءڵڵا هەوڵ دەدەین لە پاڵ کەرتی گەشتیاری گرنگی بە گەشتیاری تەندروستیش بدرێت طبعا بە سوپاسەوە بۆ وەزارەتی تەندروستی ئینشاءڵڵا هەوڵ دەدرێت ئەو پارەیە کە ساڵانە دەشتە دەرێ بۆ عیلاجی خەڵک لە هەرێمی کوردستان بمێنێتەوە طبعا بەشی خەدەمات خزمەتگوزاری ئەنتەرنێت یان ئەوانەی کە عەلاقەیان بە خزمەتگوزاریەکانەوەیە 2 پرۆژە بووە وەرزشی 3 پرۆژە هونەری کە بریتە لە بابەتی هونەری و مەسلەی کللتوری و سینەما و ئەوانە یەک پرۆژە بووە و طبعا ئەم ژمارانەی کە لێرە عرض کراوە کو جەنابەت باست کرد زیاتر بووە بۆ مانجی سوال باشم نەمەوێت ئەو پرسیارە بکەم ینی ئەو پرۆژانێک ئێستا لە بەردەمماندان لە سەرەتای دەست بەکاربوونی ئێوە تاوەکو مانجی چواری 2021 لە مانجی چواری 2021 تاوەکو ئێستا دە پرۆژەی تر مۆڵەتی پێدرا ئەو پرۆژانێک ئێستا مۆڵەتیان پێدراوە کە ڕێژەکەی لە 3 میلیارەوە تقریبان دەگاتە 7 میلیارد دلار کە ڕێژیەکی زۆرە زیاتر لە کام سێکتەردا طبعا پرۆژێکی گەورەی گەشتیاری تێدایە کە لە ماوەی داهاتوودا ئینشاءڵڵا بەردی بناغیدا دەنرێ و لە میانی ئەوانەشدا پرۆژێکی گەورەی پیشەسازی تێدایە کە ئەمانە هەموو هەردوویان پێکەوە سەرمایان لە سەروی 5 میلیارد دلار زیاتر دەکاتن کە ئەمە کاریگەریکی یەکجار زۆر ئیجابی لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستانیش دروست هەلی کاریش بە هەمان بە دڵنیایی هەلی کاریش دروست دەکەن
انشاءله بتوانین لە ماوەی داهاتوودا ئەعلانی کەین ئەم پرۆژانە و بۆ خەڵکی کوردستان ڕوون کەینەوە زیاتر معلوماتی زیاتری لەسەر بدەین. طبعا ئەو لە 5/5/2021 یعنی با بڵێن لە زەمنی ئەم مانگەدا مجموعە ڕێنمایەکی نوێ لە ئەنجومەنی باڵای بەرهێنان دەرچوینە بۆ ڕێخستنی پرۆسەیە بەرهێنان بۆیە هەڵوەستە کراوە لەسەر پێدانی مۆڵەتی نوێ ئینشاڵڵ لە یەکی شەشەوە کە دەست بە جێبەجێکردنی ڕێنمایی نوێ دەکرێتن بە دڵنیایی پرۆسەی پێدانی مۆڵەت خێراتر دەکرێت و دەستەوە بەرهێنانیش ئێمە هەوڵمانداوە ئەو ڕێککارانەی کە پێشتر دوا دەکەوتن لە پێدانی مۆڵەتێکدا ڕوتینێک ئەگەر دروست دەبوو هەوڵمانداوە هەندێک کاروباری تایبەت هەبوو لاب بین و ئیجرعاتی نوێ دەست پێ دەکەین بۆ ئەوەی ئێمە باش بێگومانم پرسیارم لەسەر یەک پەنجەرەی و ڕۆتینیش لا هەیە لە کابینەی نوێمدا مۆڵەتان وەکەوەی کە لە چارتەکە بینیمان بە 38 بۆ 40 پرۆژەی پیشەسازی داوە بە گوژمەی 1 ملیار و 172 ملیۆن دۆلار و کەسرێک ینی کەی دەتوانن زۆنێکی ینی مژدەیەکی لەو بابەتە هەبێت کە زۆنێکی پیشەسازی لە هەرێمی کوردستان ئێمە طبعاً ئێمە لە دوهۆک دەستمان بە زۆنی پیشەسازی خۆراک کردووە ئێستا دەستیان پێ کردووە لە مدەی ساڵێکدا دەتوانرێ بەشی هەرە زۆری کارگەکانی خۆراک لە پارێزگای دوهۆکدا بین بکاتن دەستیان پێ کردووە و خەریکن لە هەولێر ئیجرعاتی پێدانی تەندەر تقریبا لە پارێزگای هەولێر خلاص بووە و خەریکی ئەوەنە کە تەندەر بکوتن لە سلێمانی مەسلەی دەرخستەکان ئەمانە پێشتر هەندێک شوێن هەبوو تەخسیس کرا بۆ پرۆژەی ناوچەی پیشەسازی یان شاری پیشەسازی طبعا مجموعە کارگەیەکیشی لێدانراوە هەم لە هەولێر هەم لە سلێمانی بەڵام ئەمانە دیسان جارێکی تر تەنزیم دەکرێنەوە دەخرێنە ناو زۆنێکی پیشەسازی خەدەماتی بۆ دەچێت بۆ ئەوەی بتوانرێ وەکو زۆنێکی پیشەسازی مدرێن کە لە وڵاتانی دەوروبەری ئێمە دروست کراوە لە هەرێمی کوردستانیش هەبێتن لە ناوچەی گەرمیان خەریکین لە سنوورەکان لەگەڵ وڵاتانی دەوروبەر ناوچەی پیشەسازی هاوبەش دروست دەکرێتن لە هەڵەبجە زەویمان وەرگرتووە ئینشاڵڵا لە ماوەیەکی زۆر نزیکدا هەوڵ دەدەین بەردی بناغیدا بڕێتن و وەکو ناوچەیەکی پیشەسازی خۆراک لە هەڵەبجە دروست دەکرێتن لە منطقەی ڕاپەڕین خەریکی دابینکردنی زەوین وەکەی پرۆسەی دابینکردنی زەوی جێبەجێ بوو ئەوە جێبەجێ دەکرێت لە هەولێر ناوچەیەکی پیشەسازی تایبەت بە پیشەسازی قرس وەکو ئەوەی کە لە سلێمانی لە منطقەی بازیان هەیە لە هەولێریش دروست دەکرێتن و هەوڵ دەدەین ئەو ناوچانە ناوچەی مدرێن بن و هەموو خەرستەکانی لە خۆی بێ خزمەت گوزاریەکانی لە خۆی بێ کارەبای لە خۆی بێ و شوێنی جاهز بۆ کارگەکان لەوێ دەستنیشان دەکەین بۆ ئەوەی بتوانین وەکو وڵاتانەی کە لە بواری پیشەسازی و پیشەسازی خۆراکدا زۆر پێشکەوتون یان پێشکەوتنیان بەدەست هێناوە ئێمەش بتوانین دەرفەتی جاهز دەرفەتی حاضری بۆ بەرهێنان لە بواری پیشەسازی خۆراکدا تەقدیم بکەین چونکە کە وەبەرهێنەرانی بیانی دێنە هەرێمی کوردستان یەکەم شت باسی ئەوە دەکەن تەسهیلاتان چییە لە بواری تەقدیمکردنی خزمەت گوزاری بوو پرۆژەکان وەزەویەکان لەکوێ دابین دەکەن ئەگەر ئێمە بتوانیمان ناوچە پیشەسازیەکان دروست بکەین بێگومان هەموو ئەو پرسیارانەی کە دەکری هەموو ئەو زانیاریانەی کە لە ئێمە دەکرێت دەتوانین بە مدەیەکی زۆر کەم پێشکەشیان بکەین بێن مەعمەلەکانی خۆن لەسەردا دکتۆر پرسی ئەو پێیکە جەنابتان کەسی یەکەمی دەستەوە بەرهێنانە پلان بۆ هەموو شتێک داڕژراوە ینی شتێک نییە بە قسەکردن تێپەڕێت بێگومان پێویستی بە پلانە بێت بە پێی بە دوواداچوونی خۆت بە پێی ئەو زانیاریانەی کە ئێوە لەسەر دەستەوە بەرهێنانەدا ئەو پرۆژە و زۆنانی کە جەنابتان فەرمووتان لە کۆتایی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم زۆنانە لە هەرێمی کوردستان دەبین من بەدڵنیاییەوە دەتوانین بڵێن هەگەر هەمووشیان کە 11 ئێستاوە خەریکە نەبنە 12 ناوچەی پیشەسازی هەمووشیان نەبینین بەڵام بەلانی کەم ئمە دەتوانین پێنجیان ببینین کە بوونەتە ئەمری واقع و ئیشی تێدا دەکرێت بەدڵنیایی با پێکەوە پاکێزیشتر ببینین دواتە دەگەڕێنەوە فەرموو ئەو پرۆژە گەورانەی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەکرێنەوە و بایەخیان پێدەدرێ بە ئامانجی زیادکردنی داهاتە بۆ هەرێمی کوردستان تا ناچار نەبێت تەنیا پێش بە یەک سەرچاوی داهات ببەستێ کاوەش لە پاڵامانجی چاکسازیدا بە دوو گرنگترین ئامانجی ئەم کابینەیە داتەنرێت سەر هەمە ئاستە هەرێمە کوردستانی پروژێت استراتیجیش vekین و دەست پێ بکەین بەرنامەمەیەدی چاکسازی بیا لە هەرێما کوردستانی کو ڕۆژە بەرایمەی دەستاوێتیە و هەتا ئەڤ ڕام دێت بەردەوام بین هەرچەندە کارێکی ئاسان نییە
ساتی کردنەوەی تەلەفریکی چیای زاوایە لە دهۆک لە نوێی مانگی ڕابردوو. درێژی پرۆژەکە لە سەرڕوبەری 3500 متر و بەرزیەکەی 500 مترە و لە 26 کابینە پێکات و هەر کابینەیەک توانای لە خۆگرتنی 8 کەسی هەیە و لە ماوەی دەخولەکدا گەشتیاران دەگەێنێتە سەر چیای زاوا. هەروەها لە توانایدا لە یەک کاتژمێردا 1000 گەشتیار بگەێنێتە ناو باخچە و بەشەکانی پرۆژەکە. خۆم و خێزانەکەم هاتین جەیەکی خۆش بەرینە سەر لە دۆکی ڕەنگین. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە سەردانی شاری دووهۆکم کرد، شوێنێکی زۆر خۆش و دڵگیر و فراوانە. بڕیاری ژوایە خۆناغی دۆمی پرۆژەکە بەرفراوانتر بێت و هۆتێل و مۆتێل و یاریگا و چەندین شوێنی دیکەی بۆ زیاد بکرێ. ئەوەش لە کاتێکدایە لە کابینی نوێمدا و لە پارێزگای دووهۆک لە چوارچێوەی مۆڵەتا کارپێکراوەکان 35 پرۆژەکاری تێدا کراوە بە سەرمایی 536 میلیۆن دلار کە دەکاتە لە 118.67 لە سەرمایی گشتی وەبەرهێنان. حکوومەتە هەرێما کوردستانی بتایبەت سەردەمێک کابینا نەهەیەک و پرۆژات دەتەنیەک و سەرچاوێ داهاتی هەرێما کوردستانی جوورا و جوور دەکەنیەک و دەلیڤێن کاری بۆ خەڵکیمە پەیدا دەکەن و ئەس دڵنیامە دێ ئەف پرۆژە زیاتر لە هێن ڕۆژ بە ڕۆژێ بتایبەت ژی هەنی وەکو مزگینیەک نزیک ئەم دێ ئەوێ پرۆفایلێ وەبەرهێنانێ پارێزگەها دووەکێ هەر هەفت قەزاین خوڤە ڕاگەهێنین و ئەنجامی سەردانەما و دانیشتن گەلایەنن پەیوەندیدار سەر ئاستی هەمی قەزایە کۆراسەیەکە ڕێکوپێکدا وەکو پرۆفایلێ وەبەرهێنانێ دەیەخینە بەردەستێ وەبەرهێنانێت خۆیت نافخۆ و بیانی و بهێن وەبەرهێنانێت دوان پرۆژێن گرنگدا و هەمیژی ئەو پرۆژانەیەک و پێتیڤیا باژێڕێنمە و پێتیڤیا خەلکێمە هەر دەبەرەکە. ژمارە و سەرمایە پرۆژەکان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە پێی سێکتەرەکان بەم جۆرن: یەک پیشەسازی 38 پرۆژە بە سەرمایی 1 ملیار و 156 میلیۆن دلار، دوو نیشتەجێبوون 8 مۆڵەت بە سەرمایە 731 میلیۆن دلار، سێ کشتتوکاڵ 6 پرۆژە بە سەرمایی 230 میلیۆن دلار، چوار بازرگانی 22 پرۆژە بە سەرمایی 208 میلیۆن دلار، پێنج فێرکردن 13 پرۆژە بە سەرمایی 190 میلیۆن دلار، شش گەشتیاری 18 پرۆژە بە سەرمایی 170 میلیۆن دلار، حوت تەندروستی 8 پرۆژە بە سەرمایی 70 میلیۆن دلار، هەشت خزمەتگوزاری 2 پرۆژە بە سەرمایی 58 میلیۆن دلار، 9 وەرزشی 3 پرۆژە بە سەرمایی 51 میلیۆن دلار، 10 هونەری 1 پرۆژە بە سەرمایی 9 میلیۆن دلار. لە پارێزگای سلێمانی 27 پرۆژە بە سەرمایی 833 میلیۆن دلار کە دەکاتە لە 128.98 لە سەرمایی گشتی وەبەرهێنان جێبەجێ کراوە. دە پرۆژەمان لە دەستی وەبەرهێنانە بۆ مۆڵەت و 6 مۆڵەتی گەورە کە بە گوژمەی نزیکی 110 میلیۆن دلار داوا لە وەبەرهێنەکانەکەین کە بێن و ئێمە ئامادەی هەموو هاوکاریکان بکەین بۆ ئەوەی پرۆژەکانیان و سەرمایەکانیان بەکاربێنن و پرۆژە دروست بکەن. دوو داوا لایەنە پەیوەنددارەکان ئەکەین و بە تایبەتیش ئەوانەی بەدوادات چوونمان لەسەر ئەکەن ئەو با بڵێن هەژمونە دژە پرۆژەیە دروست نەبێ بەڵکو ڕێگا بدرێت کە پرۆژە بکرێ و داوا لایەنە پەیوەنددارەکانەکەم بە چیتر ڕۆتین نەهێڵین و سارد نەبینەوە لە پرۆژەیە وەبەرهێنان. پرۆژە پەسەند نەکراوەکان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە پێی شارەکە بەم شێوەیە: هەولێر 20، سلێمانی 39، دووهۆکدا گەرمیان 7 و ڕاپەڕینیەک. هەروەک 92 پرۆژەش پەسەند کراون و لە پلانی 2020 وەبەرهێناندا هاتوون. لەگەڵ دەستپێکی کابینەی نوێم و هاتنی بەڕێز سەرۆکی دەستە دکتۆر محەممەد شوکری هەوڵیدا کە لەمە بەدوا پلان ئاراستەکراو بێت، ئەو سوودانی لێوەربگیرترێت کەوا هاوڵاتیان و حکوومەت و کەرتی تایبەت پێیان باشە. ئێمە پلانی وەبەرهێنانماندانا بۆ ئاسانکردنی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بە هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان لەلایەن کەرتی تایبەتەوە. دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە ساڵی 2016دا دامەزراوە بە گشتی مۆڵەتی بە 1113 پرۆژە داوە بە سەرمایی زیاتر لە 69 ملیار دلار. دەستخۆش بۆ هاوکارانم. کاک دکتۆر، پرسی هاوسەنجی لە نێوان شار و قەزا و شوێنەکانی تر بێگومان بۆش بۆ پێیکە شارە گەورەکان زۆرترین وەبەرهێنانی تێدا دەکرێت. قەزاکان ڕەنگە هەندێک جار گلەی ئەویان هەبێت کە پرۆژێ وەبەرهێنان لەو قەزا و ناحیەکان بە شێوەیەکی گشتی کەمترە.
بیرتان لەوە کردوتەوە هاوسەنجیان پلانتان چییە بۆ پاراستن و ڕێخستنی هاوسەنجی لە نێوان شوێنەکان بە شێوێکی گشتی طبعا ئێمە کە پلانی وەبەرهێنان حاضر کرا پار مانگی 5 ئەعلان کرا ئەم پلانە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو وەزارات و پارێزگا و ئیدارەی سەربەخۆ و قەزا و ناحیەکانیش چونکە ئێمە تیمەکانی ئێمە وەبەرهێنان سەردانی هەموو شوێنەکانمان کرد و کۆبوونامان لەگەڵ هەموو شوێنەکان کرد بۆ پلانەکانی خۆیان بدەنە ئێمە و ئێمەش عەرزی وەبەرهێنان بکەین طبعا ئەو پلانەی کە دروست کرا تقریبا جۆرێکی زۆر باش باڵانسی دروست کرده بوو لەوەی کە لە دابەشبوونی پرۆژەکان هەر لە زاخ و تا گەرمیان تا هەڵەبجە تا ڕاپەڕین تا زاخۆ تا سۆران هەتا دەگاتە هەموو ناوچەکانی تری هەرێمی طبعا ئێمە ئەم ساڵە سەر لە نوێ ڕێبەری وەبەرهێنانمان ئەپدێت کردەوە دیسان لە 2021 هەموو تیمەکانی ئێمەی وەبەرهێنان سەردانی هەموو قەزا و ناحیەکانیان کردووە خەریکین ئێستا پرۆفایلی قەزا و ناحیە حاضر دەکەین بۆ وەبەرهێنان پرۆفایلی قەزا و ناحیەکانی دووک حاضر بووە زمانی کوردیان خلاص کردووە با بڵێن بە زمانی کوردی خلاص بووە زمانی ئینگلیزی و عەرەبیش دادەڕێژنەوە ئەوانی تریش خەریکین لە دەستی وەبەرهێنان هەمووی دیسان جارێکی تر دادەڕێژینەوە طبعا ئێمە بەوەش ناوەستین بۆ ئەو شوێنانەی کە کەم گەشە سندون و قەزا و ناحیان پرۆژە بووی نەچوین لە ڕێنمانویەکانی وەبەرهێنان کە ئەنجومەنی باڵا وەبەرهێنان بەڕێ جەنابی سەرۆک وەزیران ئیمزای کردووە امتیازاتی زیاترمان داوەتە ئەو شوێنانەی کە کەمتر گەشان سندووە و زیاتر تەسهیلاتیان بۆ دەکەین بە پێش شوێنش دەوێت ڕەنگە بگۆڕدرێت بۆ نمونە لە شوێنی شاخاوی هەیە ڕەنگە بۆ گەشتیاری باش بێت بۆ هەندێک شوێن مەسەلەن ئێمە کۆنفرانسی تایبەتیش دەکەین بۆ هەندێک قەزا و بۆ هەندێک شوێنی تایبەت بۆ ئەوەی ڕووی وەبەرهێنان ببینێ ئەوێ طبعا بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دەکرێتن لە ماوەی داهاتوودا طبعا لە مانگی 2020 هەتاکو ناڵم ئێستا مەسلەی کۆڕۆنا تەسیرێکی زۆر سلبی دروست کردووە لەسەر دروستبوونی ئەو هاتوچوەی لە نیوان ئێمە و با بڵێن هەموو ئەو یەکە ئیدارانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر ئەوەنە بەڕەنگە زۆر باشتر بەڕێوە چووبە بەڵام دیسان ڕانەوەستەوە و هەنگاوی زۆر باشنراوە لە ماوەی داهاتوو ئینشەڵڵا هەوڵ دەدرێت بە پێی قانونی وەبەرهێنان کە ئاماژەی داوە گرنگی بە شوێنی کەم سندویان کەم گەشە سندوو بدرێتن ئێمە بە فعلی جێبەجێ دەکەین و هەوڵ دەدەین وەبەرهێنەران لەگەڵ خۆمان دەبین ئەو شوێنانە بۆ پرۆژەی باشی لەوێ دروست بکرێ بە دڵنیاوی ئەمتیازاتی زیاتریش دەدرێت بۆ ئەوەی چونکە قازانجیش لەوانە لەو ناوچەنە کەمتر بێ یان ریسکی زیاتری تێدا بێ بۆ ئەوەش بکرێ خۆمان بەردەوام لەگەڵ لە سەرخەت دەبین لەگەڵ وەبەرهێنەران لەگەڵ ئیدارەی ناوچەکان بۆ ئەوی بتوانین باشتر وەبەرهێنان بشتە ئەو ناوچانە طبعا هەموو هەرێمی کوردستانیش ناڵێ وەکویەکە بەڵام شوێن هەیە بۆ گەشت و گوزار زۆر باشە تەرکیزی لەسەر دەکەین شوێن هەیە بۆ زیراعە باشە شوێن هەیە پێویستی بەوەیە منتەقەیەکی سیناعی لێبی منتەقەی سیناعی لەوێ دروست دەکەین بۆ ئەوەی هەموو ناوچەکان پێکەوە گەشە بکەن و هەموو ناوچەکان سوود لە پلانی وەبەرهێنان و لە هەنگاوەکانی داهاتوو وەبەرهێنان کاک دکتۆر کاتێک کە بارستایی پرۆژەکان زۆر دەبن وەبەرهێنەران پرۆژە تەقدیمەکەن چ ئەوانێک کە ئێوە خۆتان ئیدەنەوە بەرهێنان چ ئەوانێک کە لە ڕێگەی پرۆپۆزەڵ و ئەوانەوە بۆتان دێت بێگومان کاتێک ئەمانە زیاد دەبن فەرمانبەران و دەستەی کارکردنی ئێوە ماندوو دەبێت و زۆر جاریش لە ڕێگەی ئەو جۆرە ماندووبوونە طبعاً ئەمە یەکێکیان لە ڕێگاکانی ڕۆتینە زۆرێک لە ڕۆتین دروست دەبێت ئێوە چۆچیتان کردووە بۆ ڕێگری لە ڕۆتین یەک پەنجەرەیی ڕاهیکردنی مامەڵەی وەبەرهێنەران مامەڵەکردنی مامەڵەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و دوورکەوتنەوە لە ماندووکردنی خەڵک لە کاتی تەقدیمکردنی مامەڵەکانی زۆرترین ڕۆتین کە لەگەڵ پرۆسا بەرهێناندا دروست دەبێت ئەوەیە کە داوای ڕێ ڕاو بۆچۆنی لاەنە پەیوەنددارەکان دەکەین طبعاً تا ئێمە وڵاتێکی بەرهێنان دەدەین حسابمان کردووە 25 شوێن هەیە دەبی ڕەزامەندی بدەن تا لەسەر مۆڵەتەکە دەردەچێت طبعاً زۆرە یەکجار زۆرە ئەکید ئێمە هەوڵمان داوە لەگەڵ دەستپێکردنی کابینەی نوێم بۆردی سیستەمێک پەنجەرەیمان دروست کردووە داوای سەلاحیاتمان لە وەزیرەکان کردووە بدرێتە ئەندامانی بۆردی سیستەمێک پەنجەرەی و هەوڵشمان داوە پۆرتالێک دروستکەین بۆ وەبەرهێنان خەریکین لەگەڵ هەندێک لە ڕێکخراوەکان هەندێک لە خەڵکی شارەزا لە تەکنیکارانی ئێمە لە دەستەوە بەرهێنان بۆ ئەلکترۆنی بکرێتن لە هەمووشی گرنگتر ئێمە بڕیارێکمان داوە لە دەستەوە بەرهێنان هەموو ئەو لیجانانەی کە لە دەرەوەی دەستەوە بەرهێنان دروست دەکرێت بۆ پێداچوونەوە بە پرۆژەکانمان دەیبێتەوە ناو فەرمانگەکانی وەبەرهێنان و ئەو لە نەپەیوەنددارانەی کە نوێنەریان هەیە لەو لیجانە دەبی سەلاحیات بدەنە خەڵکی خۆیان
تاکو بتوانن لە ناو دەستەیە بەرهێنان و لە ناو فەرمانگەکانی ئێمە پرۆژەکانی خەڵک ڕایی بکەن ئەگەر واکرا ئێمە دەتوانین ئەو ڕۆتینە دەستان پێ کردو ئێستا لە جێبەجێکردن دەستمان پێ کردووە داواشمان کردووە سەلاحیات بدرێ ئینشاءڵە ئەمە کەکرا بەشێکی زۆر ڕۆتین لە ناو فەرمانگەکانی ئێمە کەم بەشێکی تر پەیوەندی بە نەبوونی بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتیە لە شوێنەکانی کەم پێم وایە ئەگەر بە هەڵەدا نەچوو ئێستا لە زاخ و بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنان و لە هەردوو قەزاکانی سۆران و زاخۆش بەڕێوەبەرایەتی هەیەوانە و بەڕێوەبەرایەتی خەریکی دروستی دەکەین بەڵێ بە بڕیارێکی ئەنجومەنی باڵە دروستکراینە و خەریکی دابینکردنی ستاف و ئیدارەینە باوێ بە هەمان شێوە لە هەڵەبجەش بەڕێوەبەراتی گشتی بە بڕیاری ئەنجومەنی باڵا دروست بووە خەریکی ئەوش ستافی بوو دابرنین و چەندی زیاتر ئەم ئیدارەیە دروست بۆ طبعاً پرۆژەی زیاتریش لەوێ دروست دەکەوە گرنگی زیاتریش بۆ لەبەرەوەی کە کاتەکەم کەم هەوڵە دەم کە ئەو پرسیارانێک کە ماوە من بەشێکیان وەڵامەکانیان وەربگرم یەکەمیان لەسەر یەکەکانی نیشتەجێ بوون ڕاستە بەشێکی پەیوەندی بە وەزارەتی شارەوانی هەیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئێوە بێت نرخەکانیان زۆر زاگرەی هاوڵاتیان گرەی ئەوە دەکەن کە نرخەکانیان ئەوەی تێدا ینی بەرزی و نزبی تێدا نرخەکانی نیشتەجێ بوون چوەکو خزمەت گوزاری چوەکو کارەبا بۆ ئەمە هەنجیتان چیە و چیتان کردو طبعاً بۆ مەسەلەی خزمەت گوزاریەکان لە دوای تەوابوون ئێمە لە جانی بەردەوامان هەیە بەسەرپەرشتی و سەرۆکایەتی پارێزگار یانیش سەرروکی ئیدارەی سەربەخۆ بۆ تەنزیمکردنی خزمەت گوزاریەکان لە مای ڕابردوو زۆربەی هەرە زۆری شاری نیشتەجیەکان کە سەر بۆ بەرهێنانن ئەوانەی سەر بە شارەوانین ڕێخستنەوەیەکی تری خەدەماتەکانی بۆ کراوە کەم تا زۆر باش یعنی کاریگەری هەبووە و بەشێکی زۆر لە خەدەمات کەم بووینەوە بەشێکی ماوە هێشتا قۆناغ بە قۆناغ جێبەجێ دەکرێت ئەوەی پەیوەندی بە نرخەوە هەیە طبعاً لەگەڵ پێدانی وڵاتی و بەرهێنان بە پرۆژەیەکی نوێ بە بەرهێنان نرخەکان دەستنیشان دەکرێن و بۆ ئەو نرخانە پێویستە لە بازار بفرۆشرێن بەڵام زۆر جار بازار حرەکەی دەکا لە دوای فرۆشتن لەلایەنەوە بەرهێنەرەوە بازارەکان زۆر زیادی کردووان دواتر دابەزیوە تەسیری لەسەر ئەوەش بە حکمی عرض و تەلەب لە بازار تەسیر دەکات بەگشتی بۆ مەسەلەی تەنزیمکردنی خەدەمات بەردەوام لەسەر خەتین لەسەر ئەم بابەتە لەگەڵ پارێزگارەکان لەگەڵ پارێزگاکان لەگەڵ لیجانە بەردەوامەکانی پارێزگاکان بۆ ئەوەی تەنزیمی ئەم بابەتە بکرێت بە تایبەتی لە ئێستادا کە نرخی دۆلار بەرامبەری دینار بەرز بوویتەوە و موچەی فەرمانبەران یان داهاتی خەڵک بەڕێژەیەک لە ڕێژەکان بە دینارە و هەندێکی کەمترە لە جاران وا کراوە کە ئەم بابەتە تەنزیم بکرێەوە باشتر لە جاران بەرسی تاپۆکردنی یەکەکانی نیشتەجێ بوون طبعاً ئێمە لە هەموو هەرێمی کوردستان بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لجانی مشترک لە بینی تاپۆ و زەڕیبە و بەرهێنان دروست کراوە طبعاً پرۆسەکە بەڕێوە دەچێت بەڵام پرۆسەیەکی خێرانیە لەبەر ئەوەی ئەو یەکانەی کە پێویستە تاپۆ بکرێن پێویستیان بە ئیفرازە پێویستیان بە لجانی تایبەتی تاپۆیە ئەم پرۆسەیە داوامان کردووە زیاتر بکرێن قسە لەسەردا ئێمە قسە لەسەرەوە دەکەین کە ڕۆتین کەم بێتەوە قسە لەسەرەوە داوامان کردووە کە لە تاپۆ لە شارەوانی لجنەی تایبەت و متەفەرق بۆ ئەم بابەتە دروست بکرێت تاوەکو ئێستا نەکراوە یانیش چاوەڕێکن بکرێت یان لجنەی کەم دروست کراوە مەسەلەن بۆ هەولێر لجنەیەک دروست کراوە پێویستە لە ناو سنووری شاری هەولێر ئێمە وەلانی کەم 6 لجنەمان هەبێ بە حدودی شارەوانیەکان ئەمە هەبێ کەی ئەمە کرا ئەم پرۆسەیە زۆر خۆی دەبواە ئەم پرسی تاپۆکردنیەکە نیشتەجێ بوون ئەوە نزیکەی ساڵێکی بەسەدا تێپەڕیوە یان نزیکە لە ساڵێک تاوەکو ئێستا هیچ پرۆژەیەکەی نیشتەجێ بوون زیاتری تاپۆکراوە ئێستا پرۆسەکە بەردەوامە بەڵام زۆرن حسابی نزیکەی 170,000 یەکەی نیشتەجێ بوون بکە بەشێکی زۆریان هێشتا بڕیاری تەملیکردنیان بوو دەرنەچووە لە ئەنجومەنی باڵای بەرهێنان خەریکین بڕیارێکی ئەنجومەنی وەزیران هەیە لە هەر پرۆژەیەک 6% تەواو بوو تەملیک بکرێن طبعاً ئەمە کارێکی باش بوو کە کراوە هەمووی بۆ ئەوەیە کە ئەو ڕوتین و ئەو تەسریعی تاپۆکردنی یەکەکان بکرێتن و ئینشاءالله داهاتوودا ئەم هەنگاوانە خێراتر دەکرێت پرسێکی گرنگە ینی ئەمە شتێکەکە لە هۆکارەکانی زیادکردنی داهات بۆ حکوومەت لە دیوێکیش بۆ خودی هاوڵاتی بەهامان سەنەدە قانونەکە لە دەستی خۆی دەبێ و بەشێک لە هاوڵاتنش لەوانە ئەستا نانەوێ یەکەکان تاپۆ بکرێن چونکە هەیە زۆری کڕیوە ناوێ خەڵک بزانی یان ناوێ بچی هەموو جار مراجعی تاپۆ بەڵام زۆرینەی دەیەوێت کە تاپۆ بکرێت شتێکی قانونیشی ئێمە وەکو حکوومەتیش دەمانەوێت بە زووترین کات تاپۆ بکرێت لەبەر داهاتێک بە حکوومەتیش دروست دەکرێت و کۆنتترۆلی زیاتری بازارەکەش دوا پرسیارم لەسەر هەموارکردنەوەی پرۆژه یاسایەکانە زۆر جارەوەی کە دەستی سەرۆکی دەستا وەزیر شوێنە پەیوەندیدارەکان دەگرێت ئەم یاسایە کە
لە شوێنێک لە شوێنەکان لە کاتێک بە کاتەکان لە سیاقێکی زەمەنی یاساکە نووسرا و ئێستا کە کاری پێ دەکرێت باری ئەو خەڵکانی کە پیشەکە دەکەن قڕستر دەکات با بڵێن بۆ ڕێخستنەوە و هەموارکردنەوەی پرۆژه یاسایەکان ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئەوەی کە دەستان واڵا بێت لە کارکردن چیکراوە. طبعا یاسای بەرهێنان یاسای خۆمان ئێستاکی کاری پێ دەکەین سەر ژمارە 2006 ناڵم یاسایەکی خراپە بۆ بەرهێنەران گلیان زۆر دەهێت یاسایەکی باش بووە لە وەختێک بڵێ کە بۆ سیاقێکی زەمەنی بۆ سیاقێکی زەمەنی ئێستا ئێمە لە 2019 لجنەی تایبەت بە هەموارکردنەوەی یاسایی و بەرهێنان دانرا طبعا لە کۆتاییدا گەشتی ناو قەناعەتەی کە پێویستە یاسایەکی نوێ لە بەرهێنان لە هەرێمی کوردستان هەبێ ئەو یاسایە نوێ ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە لەوانەیە لە ماوەی ڕابردووی کارکردنی ئێمە لە دەستەوە بەرهێنان هێشتا ئەو یاساش ئەوەی کە ئێستا ڕاشنووسەکە لە ئەنجومەنی وەزیرانە پێویستی بەوە بە هەندێک ئیزافاتی تری بۆ بکرێتە چونکە ئەمە تەنها بۆ بەرهێنان بۆ نمونە یاسای سامانی کانزایی و ناکانزایی لە ئەنجومەنی وەزیرانە لە ئەنجومەنی وەزیرانە ئەمە زۆر گرنگە لە داهاتوو لە هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکرێت چونکە بۆ مەسەلەی کانزایی بۆ استثماری کانزایی گرنگە هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکات چونکە داهاتی کانزاکان لە هەرێمی کوردستان هیچی لە داهاتی نەوت و ئەوانەتر کەمتر نابێت و هەرێمی کوردستانیش ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە بە هەموو سەرچاوەکانی سەرزەوی و ژێرزەوی و دەکرێت سۆدەکی ئابووری زۆر باش بە هەرێمی کوردستان بگەین. بەڕێز دکتۆر محەممەد شوپی بێگومان لە چەند مانگی پێشتا لە میانی بەردامی هەنگاوی نوێن بەشدار بوون ئەو وەختە بیرم دێژماری پرۆژەکان هەفتای تەنەپەڕی بوو بە چەند مانجێک 1990 تێپەڕان و گەشتە 120 بۆ هیوایم کە لە بەرنامەی داهاتوو کاتێک دێن پرۆژەکان زیاتر بن و ئەم یاسایانێک کە خۆشت فەرمووت هەموار بکرێنەوە. بەڕێز دکتۆر محەممەد شوپی سەرۆشی دەستەوە بەرهێنان زۆر سپاس کە کاتم سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار بەخوای گەورەتان دەسپێرم بۆ ئاگەیتان.